مەلای هاوکارمان گەیلان سابیر لە هەولێرەوە وەردەگرین سەبارەت بەوەی کە لە ئێستادا کە لە وەرزی سەرماداین ئیتر بەرەبەرەجە و بەرەو ساردێکی زۆر دەڕواتە پێدەلینە وەرزی ساردی زستانەوە و ئەم ساڵیش بە گوێرەی هەموو پێشبینەکە وەرزێکی سارد دەبێت وەرزێکی جۆراوجۆر دەبێتە هەموو کەشە ساردەکانی زستان بە وشکە سەرما بە بارانی زۆر بە بەفر پێشبینی دەکرێت کە لەم ساڵدا لە هەرێمی کوردستان هەبێت جا لەبەر ئەو لە ئێستادا خەڵکی ڕویان کردوتە کڕینی زۆپا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ئامادەکاری خەڵک ئامادەکاری هاوڵاتیان بۆ وەرزی زستان و سەرما دەچمە لای گەیلان لەوبارەی وەزانەری زیاتری لێ گەیلان بانیت باش فەرموو باین باش چاوان وەک خۆت ئاماژە پێدایانی لە ناو وەرزی سەرما و سۆڵینە هاوڵاتیان ئامادەکاری دەکەن بۆ ئەوی لەم وەرزە تووشی نەخۆشێک نەبن و سەرما و سۆڵە نەیانگرێتەوە ئامادەکاری دەکەن لە بە کڕینی سۆپا جا لە بازاڕی لە بازاڕەکانی هەولێر ینی خواستێکی زۆری هاوڵاتیان لەسەر کڕینی سۆپا و ئامێرە گەرمکەرەوەکان هەیە جا سۆماوە بەهۆی چاوم ببوورە بەهۆی با بڵێن کەمی کارەبای نیشتیمانی و بەرزی بەرداوامی بەرزی نرخی نەوتی سپی بۆیە ئێستا هاوڵاتیان بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕویان لە کڕینی ئامێرە کارەبایەکان کردووە ئەو ئامێرانێکا بە کارەبایەکی کەم کە بە کارەبای مۆلیدا کار دەکەیان ئەو ئامێرانێک کە بە غاز کار دەکەن من لە یەک لە خاوەن پێشانگاکانی ئێرەم لایە کە لە بازاڕی سوورچانی شاری هەولێرن دەمەوێت زانیاریمان لەسەر زۆر و کوالیتی ئەو ئامێران پێ بدات کە بە کارەبا یاخود بە غاز ئیش دەکەن کاکە سڵاو لێ بێت پێم بڵێ ئەو ئامێرانە ئامێرە گەرمکەرەوانە بە چی ئیش دەکاتن خواستی هاوڵاتیان لە ئێستادا بەهۆی بەرزی نرخی بنزین و کەمی کارەبای نیشتیمانی لێ ئاستێکدایە بەخوای ئێستا کارەبای ڕێسی کەم بیتەوە بوویتە 5 سعات بە خۆتان دەزانن زۆستا زۆربەی گەڕەکانیش کە دەرێ 24 سعات نا ئێستا دەشتا نەکرایێتێ ئێستا زۆری کە 5 سعاتە کارەبە سۆبەی کارەبە دەڕوە بەڵام حەزمی گچکە حەزمی ینی زۆر گچکەوانێک کە بە 35 هزار ئەوانەیە کە 6 ئەمپێرش دێ ئەوان دەڕواتن زیاتری جۆ بێزگەلەوەی نەفتیش دەڕوە غاز دەڕە بەڵام لە هەماشێک کە ئەو ساڵ لە چاو ساڵانی تر مەسەرەن خاستن هەولێریش دەستی بە سۆبەی غازی کردیە غاز لۆ غاز مۆدیلەکانی زۆرە چەند زۆر سۆپای خاستانەیە گەبلومان باسێک بە خۆمێک نمونە ئەو مۆدیلانەم هەیە ئەوانە بە عەزمی گچکا گەورە ئەوان ئێستاوان کاریش دەکاوە ئەوە کاریش دەکا هەمووی دوو لێرزەشیەیە بۆ نشینیە ئێستا سۆبەی نەفتیەتی دەچی نەفتی تێ دەکەین دەرێ باشترین نەفتی دەکڕم هەر بۆنی دەدەن ئێستا زۆر دەمەقاڵیمان بووە مشکیلەمان بووە لەگە مشتریان لەگە نەفەران کە مەسەرەن کە کابرەتە مشاوە ساکەکی داهاتی سۆبەکەی نایتەوە بۆنی ئێکاکە خۆ عادەتەن سۆبەی نەفتی کومبوون و دووکەڵ زەمانە بۆ نەفتە ئەو سۆبە غازیە یەک بتڵ بەشی چەند ڕۆژ دەکاتن کە خێزانێک بەکاربیێنی بۆ گەرمکەر یەک بتڵ ئەگە تو بە پێی سەعات بەکاری بینی حسابی 7 سەعات صافی لەوکە 7 سەعات صافی لەوکە کە ئەمە نارێن برێن هەفتەک نا بەخۆی 7 سەعات ئەتو ئیشی پێ دەکەی هیچ مشکلت نییە بۆ نشینە ئۆکسسیزین بگاتە هەفتەی دەکوژێتەوە لە دوخانی مارێکە مەسەچکە لەو کە لێ نەوعی زۆرە غاز لە ڕووی با بڵێن پارێزگاری سیفتی پێ دەڵێن لە ڕووی ئەوە چۆنە خەڵک مەترسێکی نییەوە لە ماڵەوەدا هیچ مەترسینیە هیچ مەترسێت چکەلۆ ئەمنێک بخۆم 3 ساڵ لە مارێ بەکاردێنم 3 ساڵ لە ماڵەوە بەکاردێنم بێزگەلەوەی کە ئۆکسسیزینی مارێ بگاتە هەفتە هۆش دەکوشێتەوە یعنی بێزگەلەوەی کە بەریش تۆ دەکوشێتەوە ئێستا هەنمونە ئەوە بەربەوە ئەو کوژاوە یعنی هیچ ئەوە چیش غازەکەش قەتع دەکات هیچ مەترسێ شتێدانیە و بێزگەلەوەی بە جۆرەها مۆدیلیشی لە کوردستان ئێستا بەدەستە ئەو زۆرانە چینەگەوانم بۆ باسوکەی زەحمە نەبی کافریانە ئەو مۆدیلانەیە مۆدیلی کەشمانەیە مۆدیلمانگە لە زۆرە ئەوانە زیاتر لەو کارتریان بەکاردێ کە ڕویان تێکردی و گەرمکەرەوە بێزگەلەوەی ئەوانە یەک بتڵ تەنها بەشی 30 ساعتت دەکات چاوان ئەمە زانیاریەکان لەبارەی ئامێرە گەرمکەرەوەکان و جگە لەوەش ینی لێرانە ئەگەر هاوکارم هیوا هاوکار بێتن لێرە چەندین زۆری دیکە ئامێری گەرمکەرەوە کە بە کارەبا ئیش دەکەن بە کارەبایکی زۆر کەم ئیش دەکەن چەندین زۆر و شێوازی جیاواز هەیە لەکە لە وڵاتانی جیاوازەوە هێنراوەتە بازاڕەکانی هەولێر و هەرێمی کوردستان تاوەکە وڵاتیان لە بڕی سۆبایی نەوت بەکاری بهێنن بەڵێ گەیلان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ تاوی زەنێرەکانتان